پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک دوو کچی هەبێ، دوو کچ بە جوانی بە خێویان کە لەگەڵیانە باش بێ، ڕێزیان لێ بگرێ، خزمەتیان بکە دوو کچ، لە ڕۆژی قیامەتە دەبیتە هاوڕێ و برادەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئاوایە لە بەهەشتا لەگەڵ مندا. دوو کچت بەخێو کردووە لە بەهەشتا لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاوا هاوڕێ و دراوسەی لەبەرەوەی دوو کچت بەخێو کردووە. کچ ئافرەت نییە؟ ئاینی پیرۆزی ئیسلام ئاوا ڕێزی لێگرتووە، بەڵام 10 کوڕ بەخێو بکەی 50 کوڕ بەخێو بکەی باسی نەکراوە، بەس کچ. لەبەرەوە زوڵم لە ناو کۆمەلگادا زۆر لە ئافرەتان دەکرێ، بۆیە باسی ئافرەت کراوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕێز و حرمەتە لە هەموو کەسێک. ئەوەی دوو کچ بەخێوکە لە بەهەشتا ئاوای لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. ئەمە قسەی مامۆستا و پێشەوای ئێمەیە صلی الله عليه وسلم دەربارەی ئافرەت، دەربارەی کچ.